لەسەر پرسی کشانەوەی جۆ بایدن لە سەرۆکایەتی کێبڕکێی سەرۆکایەتی ئەمریکا، من میوانێکم هەیە دکتۆر ناسەر باباخانی، مامۆستای کۆلێژی نۆڤا لە ویلایەتی ڤێرژینیای ئەمریکا. ئەم کاتت باش دکتۆر. ئەم کشانەوەی جۆ بایدن لە پێشبڕکێی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا چاوەڕوانکراو بوو؟ کاتتان باش. ئەوەی ڕاستی بێ هەر دەمێک بەر لەو کشانەوە یان دەتوانم بڵم زیاتر لە ساڵێک بوو کاندێک لە دموکراتەکان پیان وا بوو کە لە نوێ خۆبەرژێرکردنەوەی بۆ ئەم ڕەنگە ئەوە لێبوردن دەکەم دەنجی خۆم دەبیستمەوە داوا لە هاوڕێیانەکەم ئەو بابەتە چارەسەرکرد. بە حکمیەوەی کە پیان وا بوو کە ئەمەنی بایدێن و هەروەها لاوازی جستەیی و زەینی هۆکارێکن بۆ ئەوەی کە نەتوانێت بۆ دەوری دووەم ئەو کارانەی کە لەم پۆزیشنەدا پێی دەست پێ درێ بە ئەنجامی بگەێنێ وا باشترە کە بکشێتەوە. بەڵام هەر لە دوای دیبیتەکەی لەگەڵ ترامپ بە شێوەیەکی یەکجار زۆر لاواز دەرکەوت و تەنانەت دوای ئەو لە کۆبوونەوەی ناتۆ کاتێک کە بە شێوەیەکی زۆر گاڵتەجارانە زلنسکی وەک پوتین ناوبرد و هەروەها داوای سەناتۆرە دموکراتەکان کە ئەم ڕۆگەیش دوی نەگەیشت بۆ 5 کەس و هەروە 36 تا 37 کۆنگرسمەن داوایان کردبوو کە بکشێتەوە و ئەم دوایەش کە تووشی کۆڕۆنای بوو کۆماری خوازەکان بە گاڵتەجاڕیدایان و دەویستان لە ژێرزەمینێک خۆی حەشارداوە و ئەرزی بە خزمەتت دەکەم ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە پرۆسەی کشان دەست لە کارکشانەوەی با بڵین خێراتر بێ بە حکمیەوەی کە ناڕاستە و خۆش ئۆباما کە لەباری کاریزماییەوە شوێندانەرێکی زۆر سەیری لەسەر بایدێن هەیە و هەروە نانسی پلۆسی، ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە لە ڕاستیدا بایدێن بکشێتەوە و ئەوەی کە وەک کارێکی دوێرانە و وەک نیشتیمان پەرستی وەسف دەکرێت بە باوەڕی من زیاتر گوشارەکانی دموکراتەکان بوو بۆ کشانەوەی لە خۆبەربژێرکردن بۆ پۆستی سەرۆکایەتی. باشە دکتۆر، بایدن لە زۆرێک لە دیدارەکانە لەم دوایانە زۆر ینی جەختی لەسەرەوە کردەوە کە لە ڕووی هۆش و بیرکردنەوە و با بڵین جەستەیی و چوزانم لە هەموو ئەم بابەتانەوە خۆی پێی وابوو کە کامەڵە و هیچ کێشە و گرفتێکی نییە. پێت وایە ئەم زەختەی کە لەلایەن دموکراتەکانەوە هەندێک لە دموکراتەکانەوە بۆ کشانەوەی کاریگەری هەبووە لەسەر کشانەوەکە یان نەخێر خۆشی گەشتێتەوە و ڕادەیی یان ئەو باوەڕێی کە لە ڕووی تەندروستیەوە ئیتر ناتوانێت ئەمەرکە جێبەجێ بکات؟ ڕاستەکەی پرسیارێکی زۆر وردە بە حکمیەوەی کە جۆرێک لە پۆزیشنێکی تراژیک و کۆمیکی تێدایە. یعنی لەلایەکەوە ئەو پێداگری لەسەر ئەوەی دەکرد کە لەباری جستەی و لەباری زێنی و هیچ گرفتێکی نیە، بەڵام لە دەرکەوتەکانیدا ئەمە دەمانبینی کە تەنانەت وەزیرەکانی کە لە دانیشتی ناتۆ لێبوون کاتێک کە ئەو زلنسکی بە پوتین ناوبرد لە سیمایان ڕادیار بوو چەندە بەم شێوە دشکردەوانەی بایدێن پێی با بڵین ناڕەحەتن و ئازاری پێوە دەچێژن و لەلایەکی دیکەشەوە زەختی با بڵین دموکراتەکان لە دوای ئەوەی کە بەرحاڵ کەسێکی وەک بایدێن وە خۆتان لە پێشەکیدا باستان کرد 50 ساڵ تەمەنی خزمەت بە قەولی خۆیان بە وڵاتە کردو، بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە من نەک وەک چاوەدێرێکی سیاسی وەک مرۆڤێکی زۆر ئاسایی لە وڵاتەدا هەستی پێ دەکەم وەک کەسێکی کە موچەخۆری ئەم دەوڵەتەشم، بەڵام ئەوەی کە من دەمدید لە وڵاتەدا کارەساتێک بوو لەباری ئابووری کە با بڵێن بەرەوشی وڵاتی تا ئێستاشی لەگەڵدا بێگرتووە و هەروەها سەبارەت بە سیاسەتەکانی کۆچبەری، سیاسەتەکانی دەرەوەی بە نیسبەتی هەڵس و کەوتی لەگەڵ ملهوڕەکانی وڵاتێک وەک کۆماری ئیسلامی بە نیسبەتی میلیشیاکانی ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شێوازی دەرکەوتی لە ئەفغانستان کۆی ئەوانە کە لەکن یەکتردادنی بۆ دەردەکەوێت کە بەڕاستی 4 ساڵەی بایدێن دەکرێت بڵم کارەسات بوو، هەرچەند لەگەڵ ئەوەشدا من وەک خۆم پێم وایە کەسێکی وەک ترامپ بەڕاستی
بۆ وڵاتێک زلهێزێکی وەک ئەم وڵاتە پێویستی بە کەسانێکی وەک ڕۆناڵد ڕێگان و جانف کێنەدیە نەک بایدن و ترامپ. زۆر باشە. ئێستا بایدن بڕیاری کشانەوەی یاوە خۆی وەکو شەخص پشتیوانی کامێلا هاریس جێگیری ئەکات بۆ ئەم بابەتە. پێت وایە کامێلا بێتە بەربژێری دموکراتەکان بۆ هەڵبژاردننی ئەمریکا؟ چیرۆکی کاملا هاریس چیرۆکێکی زۆر بە باوەڕی من دوور و درێژە، بە حکمی ئەوەی کە ئەگەر بگەڕینەوە دوایە دەبینین کە کاملا هاریس تەنانەت لە نێو هاوحیزبیەکانی خۆیدا زۆر جێپەسەند نییە و زۆر خۆشەویست نییە. ئێمە لە بیرمانە ساڵی 2020 کاتێک لە ڕکابەرە نێوخۆیەکانی حیزبی دموکراتدا خۆی بەربژێر کرد بۆ پۆستی سەرۆک کۆماری هەرزوو لاچوو و کەوابوو لە نێو خودی حیزبەکەشدا زۆر خۆشەویست نیە، بە حکمی ئەوەی کە ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردووی ئەو کاتێک کە داواکاری گشتی بوو لە کالیفۆرنیا، من زۆر باشم لەبیرە کۆنگرسمومەنێکی هاوایی تۆلزی گەبارد ئەو کاتی هات ئەوی تاوانبار کرد بەوەی کە لە کاتی کە داواکاری گشتی بۆ شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ قوربانیان بە نیسبەت پۆلیسەوە شێوازێکی دەمارگرژانە بوو و لایەنگری پۆلیسی کردووە تا قوربانیەکان و هەروەها زەختێکی زۆری خستۆتە سەر و کەسانێکی وەک تاوانبار بە تایبەتی ڕەشپێستەکان بوون و لەباری یاسایە و گیرروگرفتی بۆ سازکردون. ئەمە لە کارنامەی ئەو خانمەیدا هەبووە و لەلایەکی دیکەشەوە ئەوەمان لەبیر نەچێت هەل لەو دەوڵەتی بایدندا ئەو دیاری کرابوو کاملا هاریس دیاری کرابوو بۆ بەرپرسی استراتێژی کۆچبەران بۆ ئەوەی کە بە تایبەتی گرفتەکە لە باشووری ئەمریکا لە سنوورەکانی مکسیکەوە جێبەجێ بکە بۆ ئەوەی کە ڕێژەی کۆچبەران کەم کاتەوە کەچی بەداخەوە. ئێستا ئەم نەک ئەم ڕێژە کەم نەکراوە بەڵکو 3 قات زیاتر بووە و بۆتە یەکێک لە هەرە گرفتە سەرەکیەکانی ئەم وڵاتە و سەیرەکەی لەوەیدا ئێستا لە دوای ئابووری لە وڵاتە کە لە فاکتۆرەکانی سەرۆکاتی بۆ خەڵکی ئەم وڵاتە زۆر گرنگە، لە دوای چەند مەسئلەی ئابووری مەسئلەی کۆچبەرانە کە زۆر زۆر گرنگە، شتێک کە لەوە پێشتر لە پلەی ڕەنگە 4 و 5 ئەوەدا بوو بێ. بۆیە ئەمن پێم وایە کارنامەی هاریس بۆ خەڵکی ئەمریکا کارنامەی زۆر سەرکەوتونیە و ئەگەر ئەوڕۆ ئەمە سەیری ماڵپەڕی 538م دەکرد کە متابعەی ڕادەی پەسەند و خۆشەویستی بربژێرەکان و سیاسەکانی ئەم وڵاتە دەکات، تەنیا 37% خەڵکی ئەمریکا تائیدی کاملا هاریس دەکەن و وەشمان لەبیر نەچێت کە ئەو ژنە و دیسانەکە لە وڵاتەشدا با بڵین ڕقابەتی بەدژیژن یان بڵین جۆرێک بەدژیژن وەستان ئێستاش لە وڵاتدا بڕێژەیەکی بەرچاو هەیە و ڕەشپێستیشە، ئەمەش دەتوانێت بۆ دەنگدەریستی گرفت بێت. بەڵام ئەگەر زۆر بە کورتی وەڵامی پرسیارەکەی جەناب لە پەیوەندی لەگەڵ ئەوەیدا کە لە نێو حیزبەکەی خۆیدا ئایا وەک کەسی یەکەم دیاری دەکرێت، ئێمە لە ئاگۆستێدا لە مانگی داهاتوودا 19 تا 22 DNC مان هەیە واتە کۆبوونەوەی نیشتیمانی دموکراتەکان کە لەودا دەوێت بربژێرەکان دیاری بکە. ئەوە لە کاتێکدا کە لە چەند هەفتی ڕابردوودا RNC واتە دانیشتنی نیشتیمانی ریپابلیکەنەکان کۆماری خوازەکان بە حماسەتێکی زۆرەوە و بە پاڵپشتێکی سەیر و سەرسوڕهێنەر ئەوانەی کە ڕەخنەگری ترامپ بوون هاتن لە پەسن و لە ستایش ترامپدا قسەیان کرد و ترامپ ئێستا شیری لە کالان دەرهێناوە و بربژێرە زۆرشە بەرامبەر بە ڕەنگە کاملا هاریس. باش دکتۆر، ئەم کشانەوەی جۆ بایدن لە کێبڕکەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا و دوایین ڕووداوی تاقاکردن لە دۆناڵد ترامپ چەندێکە بێتە هۆکارێک بۆ هەڵکشانی جەماوەری دۆناڵد ترامپ لە ئەمریکا و ئەگەری دەرچوونی لەم هەڵبژاردن؟ باش بوو ئاماژەت پێکرد چون هەر بەڕاستی لە زەینمدا بوو کە باسی بکەم. بەڵێ ئەمە هۆکارێکی یەکجار زۆر گرنگ بوو بە حکمی ئەوەی کە لێرە لە وڵاتە ڕاپرسیەکان وەک وڵاتانی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە. بەڕاستی لێرە ناڵم تەنیا هۆکارە، بەڵام بە هیچێک هۆکارە گرنگەکانە بە پێی ڕاپرسیانەی کە کراوە
لە دوای هێرشەکەی تۆریستەکەی کە بۆ سەر ترامپ کراوە ڕێژەی ترامپ تقریبا لەگەڵ بایدن 4% ینی جیاوازی پیدا کردووە. پێشتر بڵین 46 شتێکی ئاوە بوو، بەڵام ئێستا بۆتە نزیک بە 52% ئەو ڕێژەی کە بۆ ترامپ دیاریکرا بووە تەسیراتی تایبەتی خۆی لە 100% دەبێت و بە حکمی ئەوەی کە بە هەرحاڵ ئەو شێوازی دەرکەوتنی ترامپ و ئەو دەستی مستکردنە و دەست هەڵێنان و لەژێر ئاڵای ئەمریکا و ئەمە جۆرێک لەباری حەماسی ساز کرد بوو و تەنانەت ئەو کەسانەی کە ڕەخنەگریوی بوو کەسێکی وەک نیکی هێلی کە لە هەڵبژاردنە بەرایەکانی کۆماری نیوخۆی حیزبی کۆماری خوازەکاندا بە توندی هێرشی دەکرد دەسەر وەڕەخنەی لێدەگرت، بەڵام لە RNC-دا لەو دانیشتنەی نیشتیمانی کۆماری خوازەکاندا وتارێکی سەرسڕهێنەری پێشکەش کرد. یعنی ئەم پێم وانە هیچ دایانگرێکی کۆماری خواز بەم شێوەیە پسنی دۆناڵد ترامپی کردێ و لەلایەکی دیکەوە سەرجەمەوە کەسانێک کە لێ بوون لە مایک پێمپۆ بگرا و لە ئەو کەسانێکی وەک سیمای دیاری کۆماری خوازەکان بوون و تەنانەت لەنێو خەڵکی ئاساییدا کە باسییان لەوە دەکرد کە ترامپ چۆن ناوچۆن و هەروەها بۆ خۆشی ئەو ماوە 1 ساعت و نیوەی کە لەوێ قسەی کرد بە حەماسەتەوە و بە تایبەتی باسی لە خۆبردووی ئەو کەسەی کرد کە لەو تێڕێدا دەکوژرێت کە چۆنی باڵشاوە بەسەر کچەکانیدا و هەروەها ئەو شێوە سمبولیکە هێنانی جلوبەرجی ئەوەی کە بوو ئاگرکوژێنەوەی ئەو کەسێک کە کوژرا بوو ئاگرکوژێنەوە بوو سازکردنی کەشێکی ڕۆمانتیک و ئێحساسی. ئەم پێم وایە خەڵکی ئەمریکا ئەوانەی کە پێیان دەوترێ دەنجی خۆڵەمێشی ڕەنگە تاڕادەیەکی بڵین بەرچاو بەرەو ترامپ و لەلایەکی کەشەوە هەڵبژاردننی جێگرێکی وەک JD Vance کە ئەویش لە 2016 شتی سەرسڕهێنەری بە ترامپ کرد، ئەوی وەک هیتلەر شوپان بوو و دەستڕەواژەی زۆر نەشیاوی وەک نەفامی بۆ دەکار کرد بوو، بەڵام ئەو هاتوو پێ من داوای لێبوردن دەکەم هەڵە لە منەوە بووە و دوای وەی کە پژگیری لێ کرد ترامپ بوو بە سەناتۆر و ئەو یەکێک لەو ئیالەتە کلیدیانەیە کە دوجار دەتوانێت لە یەکلاکردنەوەی سەرۆکۆماریدا دەوری سەرچی جێڕێ. بۆیە ئەگەر لە کورتی ببڕمەوە بە باوەڕی من تا ئێستا، بەڵام ئەوشمان لەبیر نەچێت کە سیاست دیسان ئەو مەیدانەیە کە سورپرایزی سەرسڕهێنەری هەیە. لە 2016 ئەمن بۆ خۆمی لەو کەسانە بوو کە پێم وابوو هیلاری کلینتۆن دەیباتەوە و لە 2020 پێم وابوو کە ترامپ دەیباتەوە، بەڵام هەردووکیاندا بە پێشوانە دەرچوو وێ زۆر بە احتیاطەوە بازەوەی دەکەم کە لەمالۆ 100 ڕۆژێدا کە ماوەتەوە نازانین کە چ شتێک ڕوو دەدا، بەڵام ئەوەی دەزانم ئەوەی کە دموکراتەکان کردیان لە شکستێکی لە 100% ڕزگاریان بووە. ئێستا چاوێندەوە بڕیوە کە بزانن ئەو بەربژێرەکە ئێستا دیارێت یەکجاری نەبووتەوە چوت دەنگۆی ئەوەی هەبوو کە گێڤین نوسام فەرمانداری گاوەرنێری کالیفۆرنیاش کە بووە بەربژێری 2028 دموکراتەکانە بەدڵنیایەوە کەسێکی زۆر توانایە، ئەویش بۆی هەیە کە لەو ڕکەچەر ئەوڕۆ پشتیوانی خۆی بۆ کاملا هەریس دەربڕی، بەڵام بەرحاڵ دەبێت چاوەڕوان بکەین تا DNC. بەڵێ دکتۆر ناسر بابەخانی مامۆستای کۆلێژی نۆڤا لە ویلایەتی ڤێرجینیای ئەمریکا و لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێستە.